خۆشەویستانی کورسات بینەرانی کورسات سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بە جارێکی تر هاتینەوە دیدنیتان لە پرۆگرامی سپۆرت مەگەزین دیارە بێگومان لە نێو ئەم ناوینانین ناوێنین ئەم شوێنی فانزۆنە یان ئەو شوێنی کە پێی دەوترێت شوێنی چێژوەرگرتن لە وەرزش لە بەردەم گەورەترین شاشە کە دەستگای میدیایی کورسات هەستاوە بە سازدانی و لێرەدا چێژی وەرزشی ڕاستەقینە ئەگەر بڵین یاخود بە دیوێکی تر باسی بکەین تۆ لێرەدا هاو شێوەیەوەیە کە لە نێو یاریگادا تەماشای یاریەکان دەگەی و بەشێکی زۆر لە وڵاتیان شەوانە ڕوودەکەنە ئێرە تەماشای یاریەکان دەکەن لە بەردەم ئەم شاشە گەورەی کە لە نێو فستیڤالێک دەکە فستیڤالەکەمان ناوی فستیڤالی گۆڵە و بێگومان لەگەڵ ئەمەشدا بەشێکی زۆر لە براند و خواردنە جۆرا و جۆرەکان لێرە ئامادەی گیانەیە و لێرەدا دەتوانن ئەو خواردنانی کە خواردنی دڵخوازی خۆتە لەگەڵ یاریەکان چێژی خواردنیش بکەیت و کەشێکی ئارام و تەواو وەرزشی بەسەربەری. اینجا ئەمڕۆ لە پرۆگرامی سپۆرت مەگەزین ئەم پرۆگرامە تایبەتتان بۆ ئامادە کراوە و ئەمڕۆ کەمێک یاخود دیوی دووەمی وەرزش باز دەکەین لەگەڵ دوو وەرزشکاری دێرین و لە هەمووی گرنگتر دوو بێژەری بواری وەرزش کە ساڵانێکی زۆر خزمەتیان بە بواری میدیای وەرزشی کردووە و ئەوانیش کە بەڕێزان کاک ڕزگار کەمال کە بێگومان ساڵانێکی دوور و درێژ ئێمە من بۆ خۆم زۆر مناڵ بووم متابعی کارەکانیم کردووە و جێگەی شانازیەک ێستا لە حزۆریان وەستاوم و کاک نەبەز عەلی ئاسکە کە بەڕێزیشان بە هەمان شێوە هەم وەرزشکاری دێرینن و هەم بێژەری وەرزشین. جەژنتان پیرۆز بێ و زۆر بەخێر بن. سڵاوتان لێ. سپاس دەکەین بۆ جەنابەت بۆ بەرنامەی مەگەزین و ئەو داهێنانەیەکەوە کورسات بەردەوام لە داهێناندایە هەر بژین و سەرکەوتوو بن. سپاس کاک زێری. دەستان خۆش بێ و دژتان پیرۆز بێ ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بێ کەناڵی کورساتی خۆشەویست. باش چەندین ساڵەوە چاپێکەوتنتان کردووە و بەڵام ئەم چاپێکەوتنە کەمێک جیاوازە کەمێکەوە لەدێن دیوی دۆمی وەرزش باسکەین بچینە نێو ژیانی نەک تایبەتیتان ئەوانی کە لە ژیانی میدیاییتانە هەندێک بەسەراتی خۆش هەندێک ڕووداوی وەرزشی کە خۆتان تێیدا بوون لە نێویانەکاندا یاریتان کردووە و خۆتان حزورتان هەبووە لە ڕووماڵی مۆندیالە لە ئێورۆیە لە هەموومانەیە خۆتان تیای بوون هەندێک پرسیاری دیوێکی ترەکەی زۆر بەخێن جا خۆشەویستان پێشی بچمە لای میوانەکانم گفتوگۆ بکەین دیارە نێردراوی کورسات کاروان زیرەک لە ئەڵمانیا و دیارە وەکو میدیایەکی کوردی ڕێگە پێدراو کە دەتوانن ڕووماڵی بەشێکی زۆر لە چالەچەکانی پێش و پاشی یاریەکان بکەن و تەنانە لە نێو یاریگادا ماچی کورسات و کورسات دوز لەوێ ئامادەجی هەیە. بەشێکی زۆر لە هاندەرانی با بڵین فەڕەنسا کە دوێنێ یاریان کە بەرامبەر بە نەمسا و بە گۆڵی لە نەمسایان بردەوە پێش یاریەکە قسەیان بۆ مایکی کورسات کردووە. بزانین ئەوان چیان وتووە هەمیشە دەوتێت هاندەرانی فەڕەنسا هاندەرێکن سەرسەختن بزانین چیان وتووە گەڕێنەوە لاتە. Yes. Alors, je pense qu'on va gagner. بەڵێ لەگەڵ هاوڕەکانم هاتوین بۆ ئەڵمانیا و بە دیاریکراویش بۆ هەندانی هەڵبژاردەکەمان هاتوین و دڵخۆشین و دڵنیاین سەرەکەوین. D'Europe, hein. Tranquillement. دڵنیان بە سەرکەوتنی فەڕەنسا و ئومێدمانەوەیە بگەینە یاری کۆتایی و یۆرۆ بۆ خۆمان بێت چونکە فەڕەنسا خاوەنی چەندین ئەستێرەی دیارە. J'espère que on fera le meilleur parcours possible. ئومێدمان بە فەڕەنسا و ئێمباپی هەیە کە تیمەکەمان بگەینێتە یاری کۆتایی و دڵنیاشین و کەشەکەش زۆر لەبار و تایبەت. En tout cas content de commencer par une ئاستی تیمەکەشمان ئازانین نەگەینە خۆناغی کۆتایی و پاڵەوانی دەکار بۆ خۆمان. Vous voyez on est là on commence à se rassembler il y a de l'ambiance et la France restera la France une grande nation de foot. Vive la France, voilà, vive la France. Merci beaucoup. Am هاندەرە فەڕەنسیانە کە دەموچاویان کردو بە ئاڵای فەڕەنسا باز لە هاتنیانەکەن بۆ ئێرە و هەروەها ئاستی تیمی هەڵبژاردەی فەڕەنساش بۆ بردنەوەیان لە یەکەم یاری و وەگەشتنیان بە قۆناغەکانی داتۆ میشە تاکید لەسەرەوە ئەکەنەوە کە ئێمباپێ ئەستێرە درەوشاوەکەیان لە هەموو نازناوەکانە لە هەموو پاڵەوانتەکان ئەتوانێت نازناویان بۆ بەدەست بێنە. سەرنجدا ڕاکێشم بۆ ئاهەنگێکی دیکەی فەڕەنسیەکان کە بەیەکەوە دانیشتون بۆ دەربڕینی ئاهەنگی خۆشی
یەکێک لە هاندەرە سەرسەختەکان بۆ نمونە لە ئۆڵتراسەکانیان ئاماژەیان پێەیە بۆی بەیەکەوە ئاهەنگی دیکە بجێڕن. ئەمە پرۆڤەی پێش دەستپێکردنی یاری لە ناو یاری ئەمانە دووبارە ئاکەنەوە. ئەوەی کە لێرە ئەیبینین هەموو تەمەنە جیاوازەکانی تایە، هەموو تەمەنە جیاوازەکانی هەڵبژاردەی فەڕەنسا و هاندرانی فەڕەنسا و هاندری هەڵبژاردە ئەوروپەکان ئەوروپیەکان بە تەمەنەکان، گەنجەکان، ژنان، پیاوان، مناڵان هەمویان بەیەکەوە ئاهەنگی خۆشیە گێڕن و هانی هەڵبژاردەکەیانێن بۆ بردنەوەیان لە ناو یاریەکانە. ئەچمە ناو هاندرانی فەڕەنساوە لەوێ بەیەکەوە وتافاتی خۆیان ئەڵێنەوە با زیاتر زانیارەکان و دەنگی ئەوەدان بۆ بوازینەوە. ئەمە خۆشیەکانی هاندەرە فەڕەنسیەکانە ڕحمیکردین بە سەلامەتی هاتینە دەرەوە. بینەری چێژی تۆپی پێ بن لە یۆرۆی 2024. بێگومان هاندەرانی فەڕەنسامان بینی کاک ڕزگارکە نەبەس بە درێژایی ژیانی وەرزشیتان ترکە مناڵم ژیانی وەرزشی حتمما باسی میدیایەکەش یەکەین. هاندەری کوێتامینەوە زۆر سەرسەخت بێ، یعنی بەچی ئەڵێن هاندەرێکی سەرسەخت؟ تایبەتمەندی هاندەر چییە؟ والله طبعا من بدرجاي تمنم كسيري ياري جامي جهاني بكرو كاتي خو منال بوم اگرتو بو مونديالي انجلترا سالي 1966 من لو كاتو هاد متابعي جامي جهاني بكردوا طبعا او كاتبوا شويه هاندري سرسخد نبو يعني بو شويه والله استا بداخ او هاندر سرسختي يعني من تناقم كاغاري تو دو تيب ياريه كات يعني تو واقعي او ازاني كطوب على مساله كرديه على طوب بارينيه جاري ويا مثلا بهسرين تيب للجهانه دو تشاريش كز دبيتو بونونا همو ازاني لمونديالي 2014 برازيل لتوقعي كيابو لملعبي ماراكانا برازيل بحود بيك بالمانيا بدورني يعني ما لتوقعي كسانه بو يبي دائما تو تشاوراني نتيجه باش كي خرابيش كي انجا مساله هاندري سرسخت او من بيم وايا او كساني كوا بوشي كە زۆر زۆر سەرسەختن دایمە دووچاری نەخۆشی کتوپڕە بنوێنی بەڕاستی ئەوە ڕوشیا و من بیرمیە مۆندیالی نەوە ساڵی نەوە کە لە هینکرا لە ئیتالیا کرا یەکەم یاری ئەرجنتین کە خاوەنی مۆندیالی 86 بوو بەر کامیرۆن کەوت لە یەکەم یاریە بە کامیرۆنی دۆڕان بە گۆڵێک بەرامبەر بە هیچ من بیرمیە سیرمانەکە و کاتەی ستۆدیۆشتمان نەبوو وەختە هێشتا تەلەڤیزیۆنی خۆمان نەبوو پاش چارەکی 20 دقیقە لە دوای یاریەکەی ئەعلانی کەوتی یەکێک لە هاندەرانی ئەرجنتین لە ناو یاریگاکە جەڵدە لیاوە مردووە یعنی ئەمە ئەتوانین بەم هاندەرانە بڵین هاندەری سەرسەخت باش یعنی تۆ چۆن تەوەقوعەکەی لە 86 یەکەم بوو ئەبێت تەوەقوعی ئەوەشکەی کە ئەیشی دۆڕێ ئەمە هەر بە هاتوو هورە یان ئەزانی چۆنە خۆی هەندێک کەس مەسەرەن ئەوە پێڵێ
بەدەری عەرەبەکەڵێ حب الجنون يعني چۆتە دەرەجەی تێکچوون و شێتی يعني ئەوە ناکرێ بەو شێوێتەوە هان دەربی من بیرمە کاسی جیهانی 2002 بوو خزمێکی خۆم کە هاتمە خوارەوە اختیارەکان کاک نەبەست جەزانێ عسران تەواو بوو کاگاری یعنی لە کۆریا و یابانەکرا تەوقیتی ئەوان فەرقیە بوو یعنی لە ساعت 4:05 یارەکان کۆتاییەوە هاتم چوومە ناو بازار بۆ لای برادەران تیان مامەسا و خزمە چی لایوتی وڵا بورا ئۆتۆمبیلەکانە بۆ خەستەخانەوتم بۆ وتی وڵا لەبەرەوەی ئەوە بوو ئیتالیا بە کۆریای دۆڕان بە گۆڵی زێڕی دوایی نەسیحەتم کردتم بابەجیان لە کۆریا ئێستا ئەزانن تۆ کوردستان کوێ تۆ کوردی تۆ چی وا تۆ خۆتی بۆ کوژی باشە با پرسیارەکە بە شازێک تریشکەم مامۆزانە بەزی وەڵام باتەوە ینی ئێمەی کورد سێرەکەی ینی هاندەری زۆر سەرسەختمانێ لە کاتێکە هەڵبژاردەی خۆمان نییە باش ئەمە بۆ وڵاتێکی تر بۆ هاندەرێکی وەکو فەڕەنسا بۆ هاندەرێکی وەکو ئەنگلتەرا بۆ ئەوان جیاوازی هەیە یان نا لای خۆمان نستەکەی جارە لە ئێسکانە بێ بە شەڕ کاگاری ئەوەی کە جەناب دەڵێ زۆر واقع ئێمە گەر ئاوڕێک بێنەوە بۆ ساڵانی هەشتاکان و نەوەکان هاندەر لەو کاتە چۆن و ئێستا چۆنە ئەبێ ڕۆشنبیریەکی تەواوی هەبێ کە ئەچێتە ناو یاریگاوە چی بکات و چی نەکات خۆ دەزانی لە ساڵی بڵین لە کاسی ئەو کاتێکمە بەرنامەمان هەبووە لە نەوەستەکانەوە بەرنامەمان هەبووە لە مۆندیالەکان کە دەستی پێکردنەوە چوار لەنەوە بڵین بۆ دواوە زۆر ئاسایی بوو ئەگەر هەندەر بچاتە ناو مەلعبەکە و تەشجیعی فێرقەکەی کرد خۆشەویستی بۆ یاریزانەکانی هەبووە ئێستا وای لێ هاتووە تەفتیشیانەکەن کە خۆت ئەزانی ئەبینی ناڵن باز هێشتێ ناڵن لەگەڵ خۆیانەبی بەنە ناو یاریگاکانی هەندەرە بێت چی بکاو چی ناکە هاندەر ئەبێ ئەگەر خۆشەویستی بۆ تیپەکەی هەبێت نابێ بێتە هۆکارێک کەوا شڵەژان و ئاژاوە لە ناو یاریگارەکان لەسەر مەدرسەکان بکاتەوە لە مقابل زۆر کات بینین دیمەنەکان لە ئەوروپا ئەمە ڕوویاوە بەڵام بە وێنەی لای ئێمە نییە ئەوەی ئێمە ینی لە بارودۆخەکە چۆتە دەرەوە لە وڵاتانی ئەوروپی بینیت کە فێقەکانە دۆڕیان مەسەر لە جامخانەکان شکێن لە سەجادەکە بەڵام ئێمە وانیمە پەلاماری یەکێنە چەند ساری تیپەکان ئەشکێنن بەردیتی ئەگرن بۆ ناسا حاڵێن بە ڕۆحێکی وەرزشی یاری ئەو ڕۆحەوەشیە و نەبێ لە ناو ساحەکە و نەبێ هەتاوکو یەت ناو ساحەکە لە ناو ساحەکە بتڵ ئاویژن شتی ناشین ئاویژین خۆشتان دەزانی ئێمە تیمیکی وامان نییە کەوا بتوان وەکو چالەکە مەدەنیەکان پۆلیسی چالەکە مەدەنیەکان کە بژمارەیەکی زۆر بتوانێت کۆنتترۆلی ناو مەلعبەکە بکات لەگەڵ ڕێزیشم ئێستا ئەو هەندەرەی جاران نەماوە ئێمە کە کاتی خۆی یاریمان ئەکرد لە مەلعبی هەولێر یاریمانە کرد لە سلێمانیەوە هاتڵی نەماوە بۆ کوردستان نەماوە بۆ کوردستان نەماوە بڵێ ئێستا نەچینە دەباسی بۆ کوردستان نەماوە ئەجینا لە ئەوروپا بەردەوامە هەیە بەردەوام هەیە سەرسەختی تیپەکانی کاک نەبەزی قساکە بۆ نمونە کاک ئاریس پاڵەوانی خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپای 1984 بوو یۆڤانتۆس و لێڤەرپوڵ ماوە لە مەلعبی هیسڵ لە بەلچی کاکرا ئەو کاتە طبعا جەماوەری ئینگلیز بۆ ناسرا بوو کە هینن وەکو شەڕانگێزن وفعلا واژ بوو ئەو بۆ میشل پلاتینی بە پەنارتی گۆڵێکی لە لێڤەرپوڵ کرد یارەکە کۆتا هەیە کویش گەورەترین شەڕی تیا دروستبوون بیرمە بەعەدەد 39 کەس کوژرا بە چەقۆ زیادە 200 کەسیش برینار بوو لە دوای ئەوە شێتی تۆپی پێی جیهانی و ئەوروپی سزایەکی تەواوی جەماوەری ئینگلیزیاننا یعنی ئەمە لە دێر زەمان و حسابی کاشتا 40 ساڵەکە لەگەڵ ئێستا 40 ساڵ دەمەوە پێش جمهوری ئینگلیز بەم شێوەیە مامەڵەی کردووە لە ناو یاریگاکانە بە تایبەتی یانەکان بەڵام ئێستا ئەوە بە تایبەتی سە لە یاریگاکانی ئینگلتەرا بە هیچ شێوەیەوە نابین دیارە دەرسێکی گەوریان وەرگرتووە یا مەسەلەن نەسیحەتی جەماوەریان کردووە کە ئەوە وەرزش بردنەوە و دۆڕاندنی تایە ینی ئێستا زەمانێکە وایلاتەوە هاندەری کورد لێرەوە ئاچێ بۆ ئەڵمانیا بۆ یۆرۆ تاوەکو تەماشای یاریەکان بکە وانە ئەنیسا خۆشبەختانە ئەم زمینێ سازاوە خەڵکێک دەتوانێت بچێت لە وڵاتان سەیری جامی جیهانیەکە سەیری یۆرۆەکە هەر ئۆڵمپیاتێکە ئەمە ئەم زمینێ پێم خۆشە قسەیەکتان نەبێت لەسەری بەڵام هاوکارمان کاروان ڕاو بۆ چوونی هاندەرانی کوردی وەرگرتووە کە لە یاریەکان ئامادەن ئەچینە و لێدوانەیە بینیم زانی لە ئەڵمانیا لە یۆرۆی 2024 کورد تا چەند وجودی هەیە تا چەند بوونی هەیە لە نێو یاریگاکاندا و ئەوان چی دەڵێن لەسەر بەڕێوە چوون یاریەکان پێکەوە ئەم ئەزلایفا بینینەوە گەڕێنەوە لاچان لە ئەڵمانیا بێگومان کوردێکی زۆر لێرە نیشتەجێیە و لەو شوێنانەی کە یاریەکانی تیاکرێ قەرەباڵغێکی زۆرە بێ لە شاری دۆسڵدۆرف چەند یاریەک بەڕێوە چێ
بەتایبەتی یەکەم یاری هەڵبژاردنەی فەڕەنسا بەرامبەر نەمسا کاک دڵشاد یەکێکە لەو کوردانەی کە نیشتەجێیە لێرە و ماڵیشی نزیکە لە یاریگای دۆسەڵدۆف ئەمە پرسیاری لێ بکەم لەسەر کەشی ئەم شارە بە بۆنی یاریەکان کاک دڵشاد سڵاو لە تۆ دۆسەڵدۆف بە بۆنی ئەم یاریانەوە چی تیا گۆڕاوە کەمین جار بە خێر هاتنیوەت کەم سەرچاوە گەلک خێر هاتە سەرچاوە لە شاری دووسندۆف لە ئەو منتەقەی من لێ دەژیم ئەوڕۆ یاریە تۆپکانی لێ دەکەن ئەوە پێش هەفتیە کە دوو هەفتیە زۆر قەلەبالغ لێرە هەیە و زۆر شرتە لەوانە کنترۆلەکەن حتا بە تەیارەش کنترۆلەکەن لەسەر ئەو شارە دێن دەچن و زۆر خەڵکی فەرەنسا دوو دەبینی لە ئەو شارعانە پرن یعنی ئەو دوو سێ ڕۆژە ئێمە مالیم لێرەیە پارک نییە سارە خۆ پارکە زۆر خەڵکی فەرەنسا هاتینە بە سیاری خۆ بە لێرە پارک دەکەن و ئەو تەپیانە ئەوڕۆ دەکەن نەمسا لەگەل لە فەرەنسا دەکەن یاریەکی زۆر خۆشە و ئەوانش خەڵکی دۆسندۆف زۆر پێشوازی لێکردن و بە احترام و بە شتێکی زۆر جوان و ئەو پۆلیسانەوانە دەبینی زۆر خەڵک لێرە على اساس 9000 کەس لێرە حاضر بووە بتە 16000 کەس هیچ کێشەیەک ڕووی نایەوە لە ماوەی چەند ڕۆژە ڕابرد هیچ ئاگداریمان نییە هیچ مشکلەک چێنە بۆ لێرە غێر کنترۆلی و پۆلیسان ئەوانە شتێکی تازە ڕوونەدا زۆر بەخێر بێن سەرچاو باشە دراوسی ئەڵمانیەکانی تۆ ئەوان چۆن لە بەڕێوەچوونی یۆرۆ ڕوانن لە شارەکەی خۆیانە لە وڵاتەکەی خۆیانە بە تایبەتی لە شاری دۆسەڵدۆف چی ئەڵێن لەسەر ئەم یاریانە هەنجار ئەو خۆتەڵی کێشی پارکیشیان بە دروست بوو والله زۆر پێشوازی لەو تاپانەی کردیان زۆر بە کێف خۆشی و جوانی و ئەوە دەزانی خەڵکی ئەوروپا عامەتەن حەز لە هاریەی تۆپانەیە ئەو ساڵ لە ئەڵمانیا دەکات لە ئەوروپا لە وڵاتی ئەڵمانیا بە کۆتایی دێت ئەو کاسی ئەمەم ئەوروپا زۆر بە جوانی بەڕێک و پێک دەچێت و لەو شارەشێک ئەزانم 5 لعبە لە شاری ئێمە دێنەکرێن لە دیسەردۆف زۆر بە جوانی و بەڕێک و پێکی لێرێدانایە و حتا و شارعانە ئەو پارکانە خر بە جوانی ئەو شتاندانایە زۆر ڕێک و پێک و پۆلیسەوانە خر ئاگداری گەشتیاری و لە ڕووی کاری فرۆشتە و ڕێستۆرانتەکان ئیشیان باش زۆر باش بووە زۆر حەمدلە زۆر چاکن ئەیشی ڕۆستۆران دەکەن دوکانێ و ترینکن حالە ئەوانە زۆر باشن و زۆر خەڵکی غەریب هاتیە لە زۆر سپاس کاک دڵشاد هەڵبەت ئەو شارەی کاری تیا بکرێەوە کاک دڵشاد باسی کرد خەرەباڵغێکی زۆرە و کار و کاسپیش لێرە بەرزەبێتەوە گەشتیارێکی زۆر بە هۆتێل و ڕێستۆرانت و هەموو شوێنەکان پڕەبن لە هاندەر و لە ڕووی ئابووریشەوە ئەڵمانیا سوودمەند دەبێت بە پێی زانیاریەکان تا ئێستا کە چەند ڕۆژێک کارەکان دەستی پێ کردووە ملیارێک یۆرۆ زیاتر داهاتی هەبوو بۆ ئەڵمانیا دەستخۆشی بۆ هاوکارمان کاروان زیرەک و هاوڵاتی خۆشەویستە کوردە کە بۆ مایکی کورسات قسەی کردووە کە بۆ خۆی بەشێکی زۆر ئێستا لە کورد لە نێو یاریەکانیشدا بوونیان هەیە درێژە بە گفتوکەکانمان دەین لەگەڵ کاک نەبەز عەلیاسکە وەرزشکاری دێرین و هەروەها کارزار کەمال کارزار پێشەوەی بچمە لای هاوکارمان زیرەک باسی ئەوم گەرەسا زەمینەکە کراوەتەوە خەڵک دەتوانێت بچێ بۆ نەو یاریگا بەڵام بەدەر لە نێو یاریگا بوونی ئەم شوێنانی کە وەکو پێڵەن شوێنی فانزۆن ینی شوێنی چێژوەرگرتن لە وەرزش لە بەردەم شاشێکی گەورە بە کوالیتی چاوە چەند گرنگە بۆ وەرزش دۆستان وڵایی بێگومان کاگاری ئەمە شتێکی زۆر گرنگە یعنی یەکەم تۆ کاتێکی باش ینی جەوێکی زۆر جوان ئەخۆقێنی بۆ ئەوانە کە بێن ئەو یاریانە ببینن ئەمە زۆر مویمە دووەمین لەوانەیە ئێستا کۆمەڵێک وەرزشکاری زۆر لەوانەیە شەو لێرە دابنیشێ لەوانەیە زوربیان یەکتری نەناسن لە ماوەی ئەم مانگەی کە ئەم پاڵەوانەتی وڵاتانی ئەوروپا کرێ لەوانەیە هاوڕێتی و خۆشەویستێکی گەورە دروست بێ لە بەنیانانی ئەمەش زۆر مهمە دوایە وای لێ مەسەرەن پەیوەندی کۆمەڵایەتی زیاترە بەیان ئێمە تۆ بەدەل لە یاریەکە تۆ لەوانەیە هەموو کەسێک لە ماڵەوە تەلەڤیزۆنی هەیە یاریەکە ببینێ بەڵام خۆش ئەوەیە تۆ بە جەماعی بێسا من جاری وایە لە ماڵەوە بە تەنها تااقەتم نیە سەیریاریکەم ئەچم بۆ ماڵی براکەم ئەچم بۆ ماڵی برادێکم ئەچم بۆی لێو بەیەکەوە دابنیشی مەسەن تۆزێ مناقەشاکە ئەوە بوو بەتەنها تۆزێ قورس لەبەرەوە ئەمەی ئەم کارەیەوە کردوتانە شتێکی زۆر زانستی و زۆر باشە ینی بەڕاستی خەڵکێکی زۆر کۆەکەنەوە و بێگومان ئەمەژە بێتەوەی ئەوەی کە خەڵک
بیرڕایەکی جوانی هەبێت لەسەر کەناڵی کورسال بەڕاستی. کاک نەبەس کاک ڕزگار ئەڵێ جار وایچم لەگەڵ ڕەفیقەکەم تەماشاکەم جا لەوەش ناخۆشتنی ڕەفیقەکەشت هەر وەکو تۆ هەمان هاندەری هەمان هەڵبژاردەبێت تۆزە منافەسە هەبێ خۆشتەوە دوێنێکێک لە وەرزش دۆستانی لێرە بوومە چاپێکوتورمان لەگەڵا کردی بود وام زانیوە پاری تکتینە و یاریگەگەشمان لێ وەرەگرێن یانیەوەندە ڕۆچ بۆ نێو بابەتەکەەوە چەند گرنگە ئەم جۆرە فانزۆنانە من هەل سەرەتاو ئاماژەم پیاوتم کورسات دایمە داهێنانی هێمەیەکێکە لە داهێنانەکان بەڵام ئەگەر ئاوڕێ بینەوە بۆ باگراوندێک لە دواوە لە شارە کوردستانیەکان بە تایبەتی لە هەولێر دەبینین شوێنێک تایبەت دانین بەڵام لە دوای یاریەکە شەڕ و ئاژاوە دروستە بێ ئەوەی ئەمە دیقەتمان ناوە لێرە بەو شێوازە نییە من هە لێرەوە وەکو برایەک مزگاری ئەو بەڕێزانە ئەەکەم کەیەن لێرە تاموچێش لە بینین یاریەکان وەربگرن بەڵام نەبنە هۆکارێک هەندان ئەوەی هەندانی تیپێکگەیە هەڵبژاردەیەکە بەرامبەر دڵی بەرامبەرەکەی زوێر بکە هەروەکو چۆن لە سوۆسیال میدیا ئێمە دەیبینین بۆ تەمایی مەسەلە قێزی لێکاتەوە کە زۆر کا دەبینین وشەی ناشکین بەکارێن تۆیی من نمونەیەکە بۆ بێنم هەر لەسەر ئەوە حەزەکەم دوایش ئاماژە بە شتەکانی کە بین باش لەگەڵ کارزگارێمە هەندەری بەرازیل بووین هەندەری بەرازیل حەزەکەم هەر ئێستا شوان ئێستا من هەندەری هیچ وڵاتی نیم بەس وەڵڵاهی ئەزانی چۆنە کاگاریجان بەڕاستی بێتاقەت بووی نەوەڵە ئەزانی چیە یعنی کەبیری لەکەیتەوە ئەو هەڵبژاردانە مەسەلەن 2 ساڵ باشە ساڵێ خراپە 4 ساڵ باشە 2 ساڵ خراپە جاران هەندێک هینا بوو بۆ نمونە ئەیان قوتابخانەی تۆپی پێ ئینگلتەرا کە مەهدی تۆپی پێیە من دوێنێ لەگەڵ برادێکیشمە ڕوتوەی لیوای هەبوو مناقەش هەم بوو لەسەرەوە وتم کاکە کاڵێن تۆپی پێ لە ئینگلتەرا و تۆپی پێ دروست بە بەڵام لەسەر ئاسی جامی جیهانی و وڵاتانی ئەوروپا تا ئێستا نازانێکی بەدەست نێناوە یانی باش کێشەکەشم پێ وتم کێشەی ئینگلتەرا لەوایە مەسەلەن ئێستا ئەم هەڵبژاردەی ئینگلتەرا کە بینیمان وەک پێویست نەبوو بەرامبەر ئەڵبانیا ینی ئەڵبانیا ناوی لە هیچ شوێنەکان نەبوو وەکو تیپی تۆپی پێ بەرامبەر ئینگلتەرا زۆر باژیاری کرد وتم کێشەی ئینگلتەرا لەوایە من لە 66 متابعیانەکەم ئینگلتەرا ئێستا هەڵبژاردەیەکی بەڕێن ئێستا مانگی 6 کاگاری لە مانگی 11 خۆی ئاماداکە بۆ 2 یاری دۆستانە لەو 24 یاریزانە سەرەکەی 18 نەماوە ئەمە یەکێک لە کێشەی ئەو هەڵبژاردەکان تۆ دایمەستارەکانی ئەستێرەکانی تا نامێنێتەوە بەڵێ هەڵبژاردە ئەبێ هی منتەخەبی ئەو وڵاتە ئەبێت دایمە بەردەوام بێ بەرازیل یەکێک لەو سیفاتانی ئەرجەنتین مثلا فەڕەنسا هۆڵندا بەلجیکا ئەڵمانیا بۆچی پشتێک کردۆتە بەرازیل بەڵێ بۆچی پشتێک کردۆتە بەرازیل نانە پشتم تێ نەکرد ئێستا شەر لە دڵ جار لەگەڵ بەس زانی چیە کاگاری بەسەم بەعزیارێکێتە پێشەوە سەرێکی لەم بەینا یاریکی دۆستانە کرد بە سەنیگالی دۆڕان ینی معقول نییە بەرازیل بە سەنیگالی بۆڕێنێ یعنی شتێکی قورسە لە مۆندیالی 98 بوو کە ئەڵمان فەڕەنسا نازناوەکەی بەدەستێنا و لە بەرازیلی بردەوە لە سەرەتای دەستپێکی بەرنامەکەەوە ئاماژەم پێ وتم هەشتی پێک ئەوەی هاندەریەتی کە دۆڕا من گۆرانی شەریفە باوکە ڕۆی بۆڵێم باش ئێمە شەریفە باوکە ڕۆ خۆر گۆرانەکە زانی چۆن تۆ بابیریشمان نەچێک کاک نەبەز یەکێک بووە لە ئازب درامسە باشەکانیش من ئەمڕۆ زۆر گەڕامیسم درامسە بێنم بە سوپرایز بەڵام دەستمان نەکەوت نیازم بوو لەگەڵ هوونەی شاسەر و سەوداتێ الحەمدوللا دوایی لەسەر باسی کە من چۆن دەستم کرد بە بێژەری و بەرنامەمین کرد دنیای خواردووە کاکە باسی ئەوەم کرد لەو کاتە کاک محەممەد حاجی محمود سکرتێری حیزب سۆسیالی کاتەمە لێ بووم هەندەری ئەڵمانیا بوو کە ئەڵمانیا دۆڕانی شەریفە باوکە ڕۆکەم بۆ لیا پیان وتیان کاکە حەماهاتی بۆ لیاوی تۆمانوتی حەقی خۆیەتیم لێکم ڕۆژی بەرنامەکەەوە ئەوم پێوتوە کە بەرازیل دۆڕا هێشتا سێ برێک بەر تەلەفۆنیان بۆ کردی ئەمود نامتاکی دەم کە ئیباتەوە هەتا دۆڕا باوەڕ کە بەیانەکەی هاتمە دەرەوە ئەو کاتە پاسی پۆلۆنی بوو لەسەر گردەکەی لای هینەوە بووین ڕعایا لەم لاوە سواری پاسێک بووم هەنددان نەنیشتمەوە پاسەکە دوو خوشک تعلیقێکی لەم متاکیدی ساژەی باتەوە ئەو کاتە ئاوا بوو مەسەلە ڕاضەک ئەمان کردو مەسەلە شی خۆشخۆشمان پێشکەشەکەن بۆکو ئێستا نابێتگاری بیرمیە لەسەر کارنەبەست ساڵی 2002 مۆندیال پیاوەکە بوو ناوی کاک حەمەسعی بوو ئەفریقا پێش مۆندیالی 2006 ئەڵمانیا بوو سەرسەختی وام نەبینی و
پێش مۆندیالی 2014 کە لە بەرازیل کرا ئەڵمانیا کەم بووە 20 ڕۆژمان یەک کۆچی دوایی کرد بەڕاستی بەزەوەی 2002 بۆ بجەرمەوە وتم کا حەمەسایی وتی من و تۆ شەڕمانە وتم بۆ کا حەمەسایی گیان وتی من جێرمەنم تۆ بەرازیلی وتم کا حەمەسایی من لە بەخاتی تۆ حەزەکەم ئەڵمانیا بیباتە وتی ئەمە هەڵوێستە تەوقەی لەگەڵ کردمانە دوایی وتی ئەوە جمهوری بەرازیل زۆر بوو هاو لە ناو مەجموعەکە وتی کاکە ئێوە وجدانتان بێ ئەڵمانیا زیادە 10,000 کورد بەخێوەکە یعنی چیە و موقفتان وایە بەرامبەر ئەڵمانیا دوایەوە بێنە بەرچاوە هەتا سیارێکی مارسیدس وەرەگەڕێت دە بەرازیلی وەرەگەڕێت بۆ چۆی بردووەوە بوو دەستان خۆش بێمە وچانێک وەرەگرین بەڵام پێش ئەوەی بچمە لای وچانەکە کاک نەبەس کاک ڕزگار چۆن بوون بە بێژەری وەرزش ئەوە دوایی وەڵامم بنەوە و ئایا بێژەری وەرزش مەرجە وەرزشکار بێ ئەمە لە زاری جەنابتان و پێم خۆشە وەڵامەکە وەرگرم و دوجار ئەچینە ناو هەندێک شیکاری لە زاری ئێوە بۆ نمونە گێمی دۆمی یاری هیچ شەیە وەرزشکار پێشەوەی بچێتە نێو یاریگا ئێوە خۆتان یاریتان کردووە چۆن خۆتان ئامادەکەن بەسەراتی خۆش لە کاتی یاریە بەسەراتی خۆش لە کاتی پێشکردنی بەرنمەیە بەڵام وچانێکی کورد وەرەگرین و بینەرانی خۆشەویست دوورمەکەونەوە لەگەڵمان و کۆمەڵێک بابەت و بەسەراتی خۆشمان ماوە لەگەڵ دوو وەرزشکاری دێرین دوو بێژەری دیاری وەرزش لە هەرێمی کوردستان واگەڕێنەوە لاچان. بینەرانی سپۆرت مەگەزین لە پرۆگرامەکە بەردەوامی لەگەڵتان ناچینە ئەڵمانیا بابزانین هاوکارمان کاروان شێخ زیرەک دیارە سپێش و یاریێکی بێز هەیە و ئەم شەیش بێگومانر هەیە بەڵام لە ئێستەوە دەمانوێت هەندێک ڕاوبۆچوونە بگرین زان هەم لەسەر یاریێکی ئەم شەو لە نێوان پورتوگال و بێگومان چیک و لە هەمان کاتدا سبەی شەوی سکۆتلەندا و سویسرا یاریان هەیە کاروان شێخ زیرەک لە ئەڵمانیاوە لەگەڵمان دەبێت کاروان سڵاو لێبێت سڵاوی مامەسا ڕزگار کەمال و مامەسا نەبەس عەلیت لێبێت ئەوانیش لێرەن دڵنیام جۆت لە هەندێک لە گفتوگۆکانیان بووە بەگشتی یاریەکان چۆن بەڕێواچن ئێستا کەشوهەواکە چۆنە و پێشبینیت بۆ سپینیە بۆ یارێکی سپینی نێوان سکۆتلەندا و سویسرا چییە؟ سڵاو ئاری سڵاو لە میوانەکانن سڵاو لە بینەرانی کوسات لە شاری کۆڵین هاندری هەڵبژاردەی سکۆتلەندا لە چەند سەعاتی ڕابردووە ئەمان لەم شوێنە کۆبوونەتەوە بۆ یاری دووەمیان کە سبینی لە شاری کۆڵ یاریگای کۆڵ کە جێگەی 50,000 هاندەرەگرێ بەرامبەر سویسرا یاری دووەمەکەن جەوەکە زۆر باراناویە ئەمانە ئەم هاندرانە هاتن لای چەترەکەشیان بۆ من گرتووە چەترەکەشیان بۆ من گرتووە مشاکلە سەرم هاندرانی هەڵبژاردەی سکۆتلەندا بە گەرموگوڕێکی زۆرەوە لێرە ئامادەن ئەمە یەکێکە لە پڵاوەکانی هاندری سکۆتلەندا کە لە کاتی بەخشی ڕاستەوخۆیان هێنایان بۆ ئێمە ئەم هاندەرانە ئەم کەشە کە لێرە دروست بووە بە تایبەتی ئەو کەشی باراناویە کە لە چەند ساعتی ڕابردووە حکوومەتی ئەڵمانی بڵاوی کردەوە کە کەشوهەوا ئەبێ بە باراناوی و ڕەشەبا بەڵام گەرموگوڕەکەیان هەرماوە لەسەر ئەوەی کە یاری دووەمیان بەرامبەر سویسرایە پێویستە یاری دووەم برنەوە هاندەرانی هەڵبژاردەی سکۆتلەندا لە ماوەی چەند ساعتی ڕابردووە کە لێرە ماونەتەوە هەر هاندەرێکی هەڵبژاردەیەکی دیکە بێرەیە تێپەر بێ ئەمان وتافی لێ کێشن ئاماژە بۆیان کە سەرکەوتن بۆ خۆیانە. What do you say about the second game about Scotland are obviously bad result in the first game. We will go out, we will play better, and we'll get the win. John McGinn, 3 goals. Scott McTominay, 2 goals. 5-2 win for Scotland. باسی ئەوە کە سکۆتلەندا بۆ یاری دوم بەباشی دەرەکەوێتەوە ئەتوانێت یاریەکە بەرێتەوە بە ئەنجامی 3 گۆڵ بە هیچ یا 2 گۆڵ بە هیچ چونکە سکۆتلەندا جگە لە بردنەوە هیچ چارەسەرێکی دیکەی نییە ئەم ناوچەیە ناوچەیەکی گەشتیاریە لە کۆڵن و بۆ هاندەران شوێنی کۆبوونەوەی هاندەرانە ئێستا سکۆتلەندا کۆنتڕۆلی ئەم ناوچەیی کردووە. I think we're going to absolutely pump them. They're shiting themselves. Freedom! Thank you!
جیاواز ئەگوازنەوە ئەڵێنەوە بەردەوام لەسەرەوە. Thank you very much. ئەمە شوێنی دیکە تا هەمشان بم هەمویان بەیەکەوە بەردەوامن لەسەر وتنەوەی نەشیدە تایبەتەکەی خۆیان، نوشتە تایبەتەکەی خۆیان، گۆرەکەی تایبەتەکەی خۆیان بەردەوامن. ئەمەیە هەندێک سەد دەمو I think Scotland 2, Switzerland 1. We can't keep it clean sheet with Pash, but we're here for the beer. I think we will win. باز دەوا کاکە هەڵبژاردەکەیان ئەتوانێم یارکە بێتەوە چەند وێنەیەکی ئەوانە مامشان بە بابی بینین ماوە هەڵبژاردەی سویسرا هەندێکیان لەلایەکی دیکەوە بوون، بەڵام سکۆتلەندیەکان بەردەوامن لەسەر هاندانی تیمەکەی خۆیان. ئاری من ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە، ئەوە چەند وێنەیەک بوو لە هاندەرانی هەڵبژاردەی سکۆتلەندا لە شاری کۆڵنەوە کە دیاری دووەمیان بەرامبەر سویسرا لە یاریگای کۆڵن کە جێگەی 50,000 هاندەرە بێتەوە. جاوەکە لای تۆ تایبەتە دەستیان کردە من و کڵایان قسە سەر تویتر خۆ کۆمەڵە قسەی خۆش و مامەسا ڕزگاریش کۆمنتێکی بۆ تێ وایە پێی بڵێم ئەڵێ بەسەرادێکی خۆتان نازەم بەڵێ پێی بڵێ مەڕی لێ یان نا، بەڵامی تریوادارم دوای کاروان جوابمان باتەوە دەستیان خۆش بێت و ئەوەی بینین ڕوتینی بەشێکی زۆر لە سکۆتلەندیەکان بەوە ناسراون پیا و ژنیان تەنورە لە پێیەکەن و ئەوانی جێچێکن لەوانەی لەم ڕۆوە هاندەری سەرسەختی یانەکانیان، بەڵام بابەتی خواردنەوەمان بینی بەدەستیان پێما بێت لە ناو یاریگا قەدەغەیە بۆیان نێبی بەنە نێو مەدرەجەکان جواتە قادرمەکانش. زۆر باشە کاک نەبەس، چۆن بووبووی بە بێژەری وەرزش؟ کاگاری ئەبێ وەرزشکاربی ئەبێ وەرزشکاربی، بەڵام ئەوەی من بیرم لێ نەکردبێتەوە بێژەری بووە لەبەرەوەی هەتا یاریمەکەڵیان نایتەناوی و تەکلیف نەو کاتە لەگەڵ کاکاوی حاجی کەریم لە تەلەڤیزیۆن و رادیۆ بوو. باشە ئەیزانی فرقەمانە بوو بەیەکەوە، ئەو عازف سازدە بوون، عازف درامز بووم لەگەڵ برادەرانی خۆمانە بە ناوی تیپی گۆرانەوە. تەکلیفی لێ کردم وتی پێویستمان بە بێژە بەرنامەیەک بکەی لەوێ وەرزشی بێ. ئەیزانی کە من ریاضیم و موسیقیتی ئەمە درام سەکا و کامێرەی بینیە و ترسی نییە و هەم وەرزشی شەوانێگا ڕزگار. کاک ئاری هەچ ئیشێک خۆشەویستی خۆتی لەگەڵانە بێ سەرکەوتوو نابێت. جەنابێت لە بواری وەرشە، لە بواری کەلتورە، لە زۆربەی بوارەکانە نامێ لە بەرچای خۆت مەتحەکە لە هەموو شوێنێک باسم کردویت کەسایەتیەکی ناوازەیت. ئەبێ هەچ کەسێک کە بێژەر بوو کە پێشکەشکار بوو ئەبێ کەسایەتی خۆی پارێزێت لە هەر شوێنەکا بێت، لە ناو ستۆدیۆ بێت، لە دەرەوە بێت، لە هەر شوێنەکا بێت. منیش کە تەکلیفی لێ کردم ئەو کاتە کەناڵەکان لۆکاڵی بوو بەم شێوەیە نەبوو، ئەمیری وامالا نەبوو، ئەبووە لە سەربان تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و سۆسیالیست بەیەکەوە بووین لە ناو جامیعە ڕەشەبا لی بایە وایە سەحنەکەمانی کردایە. ئەوەشی کە ئیشەکەیەکردنەی ئەزانی من پێشکەشکاریم کردووە، کامێرامان بووم کامێرایکی ئێمسریەوە. یەکەم جاری خۆتت بیرەکە چوویتە سەر شاشە؟ بەڵێ. چۆن بووە وەختە؟ یەکەم جار بەسلایت لە کاسی عالەما ئینمانەکرد لە بەرەستۆدیەمان نەبوو. بەڵێ باش. دوایی پیان وتم پەیوەندیان پێوە کردوتیان ئەمانەیە خۆت دەرکەویتمان پێویستیمان بە ئەم شتانە هەیە و کاتە نووری کاکەخان لەگەڵمانە بوو مەجموعەیە بووین بە پەنجەکانی دەرزەژمێراین. هەتا شتەکانیان بۆ کردی ستۆدیۆیەک بوو زۆر بچکۆلە بوو ڕسمەکان جەنابەت بۆ ناردین ئێستا یەک فەوج بە دوای ئەعلامەوەی ئێمە گربێنەوە سەر بەرنامەکەی مۆید بەدێ مانوود لەوانەیە زۆر ئاسامیە، بەڵام هەتا خۆن نەچی شەکە نەکەیت نازانی بەرنامە چۆنیە. هەتاوەکو ئێستاش ئەیڵێم هەر شتێک خۆشەویستیت بۆ ئیشەکەتە بێ سەرکەوتووەبی بامەکان بە کەم و کوڕیش بێ. یادگاری خۆش زۆر هەبوو، زۆر لەو کاتانە مەسەل لە هەمووی ناخۆشتر ئەوە بوو ئێمە لە تقریبی حەوقات ئەدوای چینایەتە سەرەوە کاتە بەس قاتی سەرەوە چاک بوو هەتا سەرەکەوتویت و ئاهاتیتە خوارەوە ئەوی مەفلیم جاری وایە فیرقەی موسیقا لە دەرەوە بە سیارەکە چاوەڕێیانەکە ئەوان خواز ئەحمەدە بێ وەرە خوارەوە با بڕین ئەبوایەکی سەر کەوتایە بۆ سەرەوە تا بەجار مۆدانی شتایشتەکانی منی بێناتە خوارەوە ئینجا مامڕوتیان کاکە براکەم پێوتم هاوکارانم بێ بەڵەن زۆر لە ئاچی لەبەر ئینارەکە هەتێ خۆ بتزیتەوە لە ڕووی
نەورۆزی بران بە هەمان شێو گۆرانی بێژ و عازف سازبەر ئەی وەرە کاکەج ئەمە ناکرێمە پێشەشە بێن چاوەڕی تۆ بکەین ئەوی یا مۆسیقا یا وەرزشەکە وتم هەردووچیانەکەم بەرداوم بردوچیانە حەمدولله تا ئێساش بەردەوامی لە درامسەکە مۆسیقاکە نەوەڵا لە بەرەوەی باری تەندروستین بەو شێوێنی ئێستاش وەکو وەرشەکە بەو شێوێنەماوە مۆسیقاکەش بەو شێوێنەماوە بەجددی خۆت ئەزانین مەبەستم چیە نامێ زۆرتەی ئەمەش ڕاست دواترەوە ئەزانمەوە بەداخەوە لە کوردستان نەهونەر نەوەرزش ناتوانێت سەکتەرەکانی ژیان هەمووی وایگومان کاغر زیار بۆ تۆش چۆن بووی بە بێژەری وەرزش طبعاً من جێگەی شانازێکە لەگەڵ ئێوە وەستاومە من خنگاریەوە ئێمەشانازەکەم زۆر سپاس وەڵاهی کاگاری من لە کۆتایی ساڵی 91 پەیوەندیم کرد بە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە ئەو کاتە بە ڕێز کاک عەباس عەبدوڕەزاق کە ناساوە بە عەباسی ڤیدیۆ لەگەڵ سیروان جەمالی کەشکۆڵ هاتن بۆ نادی منیش لە نادی دانیشم لەگەڵ خوارێ خۆش و مامەستا هەڵگوت عارف سکرتێری نادی بوو تمکی کاک عەبدولی حەبەجوانیشان لەگەڵا بوتی ئەمانەیە بەرنامەیەکی وەرزشکەین هاوکاریمان بکەین وەکو ڕیاضە لەو کاتەوە من چوومە ناو بەرنامەی وەرزشە وەختە ئامادەمە کرد و کامێرێکیش خوا لێ خۆش بوو هەزار ڕەحمەتی لێ بێ هەواڵی سەرکردە هەواڵ مام جەلال کڕی بۆ نادی سلێمانی ئەو کامێرە ئێم1000 بوون ئەوم بەکارێنا بۆ تەسویر خۆشم مصەور بوو ئامادەکاری بوو یەکەم بەرنامەش بیرمێ 6/1/92 ئەوڵ بەرنامەی وەرزش کە پێشکەش کرا لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان یەکەمی بەرنامەی وەرزشی بوو لە کوردستان کە کرا ئەو بەرنامەی برای بەڕێزم کاک عەبدولی حەمەدجوان پێشکەشێکێت تقریباً 6 مانگێک مایەوە کاک عەبدولی خۆتان نەزان مامەستا عەبدولی حەمەدجوان کەسای هونەرمەندێکی ناسراوی گەلەکەمانە خاڵی هونەرم و پڕۆڤە و شان و گەری و ئەمانای تر وازیێنە من و برای بەڕێزم کاگومێت محەممەد فەرەج بە یەکەوە بەرنامەکەمان پێشکەش کرد هەتا 94 کە مۆندیالی 94 دەستی پێکرد کاگومێتیش ئیتر هەندێک کاروشتیە بوو نەمایە لە تەلەڤیزیۆن بە تەنها مامەوە لە 94ەوە لە جامی جیهانی 94ەوە بەردەوام یعنی ئێسەش بیرم یە کاگاری ئەوە تاریخە بەڕاستی بۆ میدیای کوردی بیرمێ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کەناڵێکی ترمانە بوو کەناڵی وەرزشی یعنی دوو کەناڵمانە بوو باش بیرمە شەوێکیان لە یەک تەوقیتە سەعات 10 شەو دوو یاری هەبوو بەرازیل سوید رووسیا کامیرۆن ئەو دوو یاری هەبوو هەردوو یاریەکەمان لە یەک تەوقیتە نەقڵ کرد لە کەناڵی مرکزیەکە یاری سوید و بەرازیلمان نەقتەبان ئەوان لەکوێ رووسیا و کامیرۆن جاکە گۆڵەکرا لە وڵابیری 6/1 رووسیا بردەوە لە کامیرۆن گۆڵەکانمان هێنا زاویەکەوە بە میکسەر برادرانی تر ئەم کاک دیار جۆڵا بوو کاک عوسمان نووری بوو یوسفی حاجی یونس بوو دڵبەر مستەفا بوو ئەمانە هەمووی مۆنتێر بوو خۆشیان حەزیان لە ڕیاضە بوو بەردەوام ئێستا هەست بەچێکی کاک دیار دوای ئەوەنە ساڵ هەر بەڵێ دیار جۆڵا نازانم ئێستا وەرزش علاقەی ماوە بە وەرزشەوە لە کوردستان هەر بزانم هەر تەماشای وەرزشیش ناکاوە بۆ نازم حەزیت زۆر لێ خۆشگەرە نییە تەرکی کرد بکات هەڵبژاردەکەی دۆڕاوە کاگاری بە بیرمە یەکەم ئەڵە بەرشەلۆنەم جۆم لە شتێکی بەرشەلۆنە حاڵی جوانە وەڵای سەر لە نادی زەورە نابات ئەلاکولین ئەوە بوو لە 1992 یاری کۆتایی ئومەمی ئەوروپا بوو عین ئەم یۆرۆیە بوو لە سوید کرا ئەڵمانیا و دانیمارک جا ئەوە خۆی مەسەلێکی زۆر گەورەشی لەسەر دانیمارکی تیانە بوو 20 ڕۆژ پێش دەستپێکردنی ئەو ئومەمی ئەوروپایە ئەوە بوو ئیتحادی دووەلی عقوبەی یۆغسلافیایە وڵاتی یۆغسلافیا لەبەر حربی بەڵقان و سربیا ئەوانە کێ دووەم بوو دانیمارک بە دانیمارکیان وتیانەوە لە باتی یۆغسلافیا بەشدارە من لە یۆرۆوە یاریزانەکانی ئەم بیرمێ هەمووی بە تاریخ بیرمێ زۆربیان چوو بوون بۆ گەشت و گوزار بۆ سیاحت بە پەلە جوابیان بۆ ناردن هاتنەوە وازام 6 تەمرین 7 تەمرینیان کرد هاتن فرقە بە فرقە لە هەمیان بردەوە لە یاری کۆتایی لە ئەڵمانیاشان بردەوە دوو بە هیچ یعنی ئەوە شتێکی زۆر غەریب بوو بۆ ئومەمی ئەوروپا باشە لە کاتی بێژەریە پێشەشکاریە بێگومان هەمومان تووشی هەندێک مووقیف و هەندێک ڕووداوی خۆش و بەسەراتی خۆش ئەبینەوە شتێک ئەگەر پێتان خۆش بێت جەژنە و بەسەرهاتێک یادگارێکی خۆش بەدەر لەوەش ئەگەر یادگارێکی خۆشە بێت پێما خۆشی جۆمالە من ئەزانی چۆن کاگاری یادگاریم زۆرە هی ناخۆشیشم هەیە من بیرمە ماشە وەختی مۆندیال نەبوو 2001 بوو سەرکەوتم بۆ ئەزمر بۆ هەواڵی ڕۆژانم هەبوو باش بە سیارەکەی خۆم سەرکەوتم لە پردی عەلیاغاوە سیارەکەم خولایە کۆتمە خوارەوە لەو شاخە یعنی وە ناخۆشترین ڕۆژی حیاتم بە ئاسمانەوە بەردێگرتم وەحاصل ئەو خوا گەورەیە نەجاتیان منەی کوشتم ئەوە لەوە ئەوە زۆر ناخۆش بوو
زۆر تەسیرێک تقریبا 15 ڕۆژ لە ماڵەوە کەوتم ئەمە ئەوانی کە خۆش بوو بە تایبەتی من بیری بێ مۆندیالی 1990 بوو باشە بەرازیل و هۆڵند یاری بوو کار نەبەس یاری ئەو بووتر بەرازیل سەرکە بۆ یاری کۆتایی ئێمە بێ لە هاوینی شاب لە هاوی اینجا لە سەربانەوە تەماشامان کاگاری اینجا ئەسۆدی ئێمە خەڵک تەلەڤیزیۆنێ بردە سەربان کاکرسکان بەڵێ سۆدیۆکە تەغلیف راونای ئەو بلا دکتۆرانەش ئەمەngە گەرم بوویتر والیاتەوە بەفانی علاگە و بەرهەمە ئەمەلیات بوو مەسوولی پێشمەرگەکان هاوتی مامۆسا چۆنی وتم چۆنی کاکە وتی مامۆسا مقەیەد بە باشە لە ئێرکۆندیشنێکیان بۆ نابووین بەس دەورەکان هین نەکرد و گەچکاری و چیمەنتوان نەکرد وتی مقەیەد بە لە درزی ئێرکۆندیشنەکەەوە بۆرەماری هاتە ژوورەوە وتی بڕوا بێ ڕیش و سمێری تۆش لە بەخشا بووی ئێستا لە بەخشا نەبووی وڵا کێم لەگەڵای خوالی خۆش و مامۆستا سەلام هەمەکەری وەرە ئاسوودە بۆ بچۆرە بەرنامە و مارێکی لەگەڵ مامۆستا برایم قاسم مامۆستا برایم قاسم وتی خوایەکەونە بە بەدوون لەسەر کوشێدا نایش یاخە مامۆستا گیان ئێمە سێ کەسی ناکرێ تۆ کامێرەیەتە ناو ستۆدیۆوە دوو کەس دانیشتۆ کورسیەم لا چۆڵ ئەخە ناڵێنەوە بۆچی چێتەوە وتی کاکە وتم کاکە عیبە بە خاتی خوا لە ئێمە زیاترنی وەڵا حاصل قەناعەتمان پێ کرد بە چوار مشقی دانیش لەسەر کورسیە دەوارەکانی ئێوە یەخولێتەوە ئەخولایەوە مانە و منیش بە عوسمان نووریم وتم کاکە عوسمان زیاتر سوورەی هین پیشانە ناو مەلعەبەکەوەنێ لە قەتاعەتی یارەکەی بەرازیل بووین ناو ستۆدیۆ پیشانمەیە ئەنجا وتم مامۆستا برایم بەرازیل چۆن بۆ هاو زوو ئاڕێ و بەزاتی خۆی وڵای بەرازیل ئەم جێمە زۆر باش بۆ مارەکە ئاگەڕا ئاگای لە بەرازیل هەر نەبوو باش و مارە نەمانزانی چۆن هاتە ژوورۆ لە چۆڕۆی نەجاتمان بوو لە دەست ئەو کاتە کە بەرنامەکانمان نەکرد چێوەی کاگرزگار چەند من هەر یەکەمان لە شوێنی تایبەتی خۆمان خەڵکێکی زۆر متابعی بەرنامەکانمان بوو تەلەفۆن و کاتە مۆبایلیش نەبوو تەلەفۆنی ئەمەی خەتەکانە بوو ماڵەکانە بوو لەگەڵەوەی ئێمە چاپێکەوتنەکانمان کرد بە هەمان شێوە شەوان لۆدێکی زۆر هاتە سەر تەلەفۆنەکان پەیوەندیانە کرد لە مۆندیالی 98 بوو ئافرەتێک تەلەفۆنی کرد یاری لەوانەیە حەزیشی لە وەرزش نەکرد بێت باش تەلەفۆنی کەوتی وتم پێشبینی جەنابەت وتی وەڵا حەزەکەم کامیرۆن یاری وتی حەزەکەم کالیمیرۆ بیباتەوە کالیمیرۆ وتمدا دەجان تۆ باسی چیوەکەین وتم ئەفلان کارتۆنە کالیمیرۆ وتی نامن حەزەکەم هەر ئەوانە بیبەنەوە هەربێ بۆم بنووسین یعنی ئەمەیەکی بوو لە شتە خۆشەکان ئەو کاتە خەڵک تامەزۆی ئەوە بوو کە پێشبینیەکان وەگرێت ئێمە کە پێشبینیەکان بە چاپێکەوتن خەڵاتیشتان هەبوو ئێستا باسیەوەت بووە کە پێشبینەکانمان تەواو ئەکرد ئاهاتین دوارەکان تەواو بوو ناوەکانیمان هەموو نووسی ئەگەڕین بۆ ئەو بەڕێزانەی کەەوە هاوکارمانە بوو زۆرێک لە کەسایەتەکان زۆرێک لە دوکانەکان هاوکاریانە کردین لە قاعەیەکە بە تیپی مۆسیقاوە من بەش بە حاڵی خۆم ئەوەمە کرد تیپی مۆسیقا مێنە خاڵی ڕامبۆ مێنە کە هینی فەڕەنسا بوو گۆرانیەوە زۆربەی کاکنەبەزی کۆڤان بوو لە زۆربەی قاعەکانە هاتین میوانەکانمان بانگ ئەکرد هەریەکە و هینی تایبەتی خۆی باش تایبەتی خۆی یەکشتێکە بۆ بژێرمەوە خۆم خێزانەکەم تەلەفۆنی بۆ کردم بەنامەی ڕاستەخۆم و ئێستاش بە ئەرشیڤەکەم ماوەوە وتی بۆیان وەرگەوتێتیان تاان خێزانەکە وتم ناوی چییە وتی بە ناوی کوڕەکەت وتم کوڕەکە ناوی چیە وان بیا و ئەوانەش لەژاو من ناوی کوڕەکەم لەبیرچەوە ئێستاش ماوەمە بە خێزانەوە کوڕەکە ناوی وتم کوڕەکە ناوی چییە وتی بووناوەکە لە بیرچۆتەوە وتم کامیانە لە ئەوام دیاتە بەس نێ نەیوتۆ لەگەڵ خۆتا لیستێ لە خواردەکان ئەو کاتە زۆر سەخت بوو بەرنامی ئەو کاتە لە چاو ئێستا خۆتان ئەزانن یاڕەبی تەمەند درێژ بن ئەو برایانە کە سەربازی ونبوون کامێراماوەنەکان جەنابێت جەماعەتی مۆنتێر ئێمە بە تەنیا مەسەلە خۆمان کاکدیار و کاگزگارەوە نەزانن وێنەگر بووین مۆنتاژمانە کرد شتەکانمان حاضر دەکەم من لە ماڵیشەوە ماڵەوە مالێ کردبوو لە هەموو تەلەڤیزیۆنێ مەحروم کرد و لە ماڵیشەوە خۆم مۆنتاژمە کرد ڕۆژی ستۆدیۆ هاتم هەموو ئەوە بەرنامەکە ئاوای لیات تەبەن زۆر خۆشبەخت بووم ئەمڕۆ لامان بوون زۆر سپاس دەکەین پێما بە کاتمان بەرەو کۆتایی ئەچێ بەڵامێکی خولەکێکتان ئێمێ خەون و ئاواتێک کە بەدی هاتی بێت و بەدی نەهاتی بێت پێم خۆشە باسی کێوم بوو بکەن کاگزگار بەچی گەیشتەوە بەچی نەگەیشت وەڵی کاگاری جان من طبعا لە ساڵی 900 لە کۆتایی 69 بناڵ بووم 12 ساڵ و نیو بووم لە نانی وەرچی سێمانی
لەژێر دەستی خوارێ خۆش و مامەسا سەڵام محەممەد کەریم و مامەسا هەڵگوت عارف باشە. چوومە مەیدانی ڕێازە و پێشتر لە تیپی کەمان سەلیم لەگەڵ شەی جەمالی علی باپیر یاریزانی تۆپی پێ بوومتە دوایی من اختصاسەکەم بوو بە یاری بالە و تۆپی دەست 6 ساڵ هەڵبژاردەی سلێمانی بووم لە تۆپی دەست ئەوەم هەنایەتی دوایی بەردەوام لە 1969 هەتا 30 ساڵ یاریزانی بالە بووم ئەو قۆناغانی کە بڕیم هەڵبژاردەی سلێمانی بوو هەڵبژاردەی عراقی مەدرسی عسکەری وەتەنی چوومە هەڵبژاردەی عراقیش دوای ئەوە بڕوانامەی نێودەوڵەتیش هێنا لە یاری بالا جگەلەوە 26 ساڵ خۆم داوەری پلەیەکی عراق بوو 6 یاری نهایی عراق خۆم بەڕێوەم برد کە نەقڵەکرا بوو هەموو عالم ئیتر طبعا لە 1990 لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بوو بەڵام ئەوە بوو چی بوو ئێمە طموحەکەمان چی بوو ئەوە بوو بۆ نمونە من بچم لە یاری نێودەوڵەتی دەرەوەی عێراق بەشداری بکەم زروفێکی سیستانیمان پیانەوتین ئەبێ ئینتیمای حیزبیتانە بێ وەختە زمانی ڕژێم بوو ئێمەش تەنازولمان نەکرد بەڵام بەسەر بەرزێکی گەورەی دانین کە ئێستا ئەو مێژە جوانەمان بۆ ماوەتەوە یعنی هەموو شتێکیمان ناخۆشیمان بینی زۆر لە وەرزشە خۆشیشمان بینی لە ڕێی ئەم وەرزشەوە کۆمەڵێ ئینسانی باش مەسەن برایەتی و ڕەفاقەتێکی زۆر گەورەمان بۆ نمونە من زیاتر لە 35 ساڵە لەگەڵ کاگنەبەز وەکو برا نەک وەکو هاوڕێنی وەکو براوەین مەجموعەی ئینسانی باش بوو بە هاوڕێمان لە شتی خراپ دوور کەوتینەوە ئەوە زۆر گرنگە کاتی بەمەچکە زۆر بە خێرایی لە کەمتر لە خولەکێک بۆ من کەمتر لە خولێکی ژەڵێم زۆر سپاس بۆ جەناب سپاس بۆ ئەو بەڕێزانە ئەوەی کە من خزمەتم کردووە بە دڵێکی فراوانەوە خزمەتم کردو چ لە بواری کەسانی ئاسایی چ لە بواری خاوەن پێداویی تایبەت کە نابیستا و نابینا بووە کە مدەڕێبێکی نێودەوڵەتی بوو یاریزانم هەڵبژێراوە بە هەمان شێوەکو ناوبژیوانێک وەکو مدەڕێبێک وەکو یاریزانێک بەڵام زۆر هەروەها لە بواری ڕۆژنامەگەریدا خۆت دەزانیت بەڵام ئەوەی کە کردومانە موی مێژوویکی پاکمان بۆ خۆمان هێشتۆتەوە شان بەشانی بەڕێستان و کاگرزگار و ئەو کەسانی تر بەڵام بەداخەوە بۆ هەندێک کەس کە هاتوونەتە سەر حازری ئومێدەوارم بە چاوێکی وا سیرمان نەکەن بە بەزەیی بە سیرمانکەن وێدەوارین ئەوەی کە خزمەتێکە بە دڵێکی پاک و فراوان و خزمەت کات و سپاس ئێوە چاتەماجەوە جێگەرز و تەقدیرم زۆر سپاس بۆ کاک نەبەز عەلی و کاک ڕزگار کەمال زۆر بەخێر بن وەرزشکاری دێرن و میدیاکاری وەرزشی دێرین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان جارێکی جەژنتان پیرۆز بێ خۆشی ساروەرنە فستیڤاڵی گۆڵ لە نێو کارگی کولتوری لە معمەلی جگەرەکەیە ئەم شەو جێگەی خێزان هەیە و ئێستاش کە یاری بەردەوامە یاری نێوان پرتوگال و چیک ئەزانم چێژی تایبەتی خۆی هەیە و دەتوانن بێنە ئێرە و هەوادارانی کریستیانو ڕۆناڵدۆ ئەزانم ئەم شەو زۆر لێرە ئامادەگیان هەیە سپۆرت مەگەزین کۆتایی هات تا بەرنامەیەکی تپێدانەگەینەوە شاد و کامەرام.